سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزەنی کۆمەڵ ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بە بەرنامەی ڕاستەوخۆوە لە تلوزەنی کۆمەڵەوە لە خزمەتاندای. ئەمڕۆ شەممە 16 بەفرامبەر بەرابەر لەگەڵ 6 ژانوی 2024 زاینی. پرسی یا بڵین بابەتی ئەمڕۆمان لەسەر ئابووری وڵات. کۆمەڵگای ئێران نەکتەنیا لە بواری سیاسی بەڵکو لەوە گرنگتر بگرە لە بواری ئابووریشەوە گەورەترین گرفتی بۆ دانیشتوانەکەی دروست بووە. ئەو دوو کێشەیە هاوتەریبی یەکتر دەچنە پێش، بۆیە پرسی ئابووری بۆتە هۆکاری ئەوەی کە هەموو چینی توێژەکانی ناو کۆمەلگا وەکو کرێکاران، خاننشینکراوان، ژنان، مامۆستایان، خوێندکاران پاشگوشاری ئابووری لە سەریان و خۆبکەون و یەکتر ببینەوە بەرامبەر بەم دۆخە ناڕەزایەتی و نیگەرانی خۆیان دەرببڕن. ئێمە بۆ قسە و باز لەسەر ئەم بابەتە داوامان لە بەڕێز هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کویتێ ناوەندی کۆمەڵ کردو تا لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەماندا بەشدار بێت. هاوڕێ ئاکۆم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی تلوزیۆنی کۆمەڵە بوویت. سڵاو هاوڕێ میرم، کاتەی ئێوەش باش. ڕێزەسڵاومەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتاندایە. زۆر سپاس. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرەشەوە بە بینەرانی ئازیز بڵین ئێوەش دەتوانن لەسەر ئەم بابەتە بەشدار بن بۆ ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان هەیە لە ڕێگەی واتساپەوە نامە بنێرن، وەگەر پرسیارێکشتان هەیە لەگەڵ میوانی بەڕێزمان دەیخینە بەرباس و لێکۆڵینەوە. دیارە بابەتی ئەم شەومان لەسەر بارودۆخی ئێستای خانەنشینکراوان و کرێکارانە. ئەگەر پرسیار بوو یا هەشتێ بوو بینێرن بۆمان و ئێمەش لێرە باسی دەکەین. هاوڕاکو با لێرەوە دەست پێ بکەین. زیاتر لە ساڵێک لە بزوتنەوەی ژینا تێپەڕ دەبێت. خوێندنەوەی ئێوە لەسەر بارودۆخی ئێستای ئێران بە تایبەت ئەم بزوتنەوانە چییە؟ دوای شۆڕەشی ژینا و دوای ئەو ئاخێزە جەماوەریەی کە لە خەرمانانی 1401 لە ئێرانەوە دەسی پێکرد، هەموو فاکتەرەکان لە ئێران، چ لە بواری ژیان و گوزەرانی خەڵک، چ لە بواری هەڵوێستی کاربەدەستانی کۆماری ئیسلامی بەرامبەر بەو بزوتنەوەیە و هەموو هەر وەکو خۆت لە سەرەتای بەرنامەی ئیشارەت پێکرد، وەزیەت و گوزەران و ژیانی معیشەتی خەڵک، وەزیەتی خوێندکاران، ئازادیە کۆمەڵایەتیەکان، هەمووی تحتی تەسیری ئەو بزوتنەوەیە کە تا ئێستاش بە شاهیدی هەموو ئەو کەسانەی کە لە بواری سیاسی یا تاقیبی مەسایلی ناوخۆیی ئێرانەکەن درێژە هەیە. لەسەر دیارە تەوەری بەرنمەکەی ئەم ڕۆمان زیاتر کێشە ئابووریەکانە یا مەسایلی مەربوط بە خانەنشینکراوەکان یا سنفەیە، بەڵام لە مەتنی ئەوەی کە کۆماری ئیسلامی نیگەرانی درێژە کێشان یا درێژە پێدانی شۆڕەشی ژینا لە ئێرانە، لە مەتنی ئەوەیە لە تووشی قەیرانێکی ئابووری بووە کە بۆیشی چارەسەر ناکەوێت. بەشێک لەو قەیرانە ساختاریە تایبەت بە نظامی کۆماری ئیسلامی و ئەو داهاتەیە کە دەوڵەتی کۆماری ئیسلامی ساڵهایە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە لەسەر سادراتی نەوت و لەسەر منابعی تەبیعی و ئەو اقتصادی ڕانتیەیە کە هەموو کەس باسی لەیەکە وە کێشەکە بەشێکی ساختاریە. بەشێکیشی کێشەی سیاسیە کە لە ارتباط لەگەڵ وڵاتانی تر و مەسەلەی محاسرەی اقتصادیە کە لە سەرەتی کەسری بودجەیە کە ساڵانە لەگەڵی ڕووبڕوە کە دواتر ئەگەر مەجای بەرنامە هەبوو حتمما دێنە سەرەوەش بود بە ئەو جوڵانەوە کۆمەڵایەتیە کە ئێستا بۆی کۆنتڕۆڵ ناکرێت بە هەموو هەزینەهایە کە سەرفی دام و دەستگای سەرکوبی ئەکات، جگە لەوانەی کە تا ئێستا بۆ خەڵک ئاشنان بە دروستکردنی حیجاببانها و کەسانێک کە بۆ دفاع لە حیجاب و عیفاف لە ئێرانە بۆجەیەکی ئێژگار زۆری بۆ تەرخانەکە، هەتا ئێستاش کۆماری ئیسلامی نەتوانیوێتی نانێک بە سفرەی خەڵک ئیزافە بکات، نەتوانیوێتی پلانێک بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو خواستە عمومیە کە بۆ ئازادیە کۆمەڵایەتیەکان
الجملة لا بردني حجاب للا وڵانی خەڵکەوە مەترەحە و نەتوانی وشێتی لەباری سیاسیەوە تەوازوونێک دروستکات کە بتوانێت لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لەگەڵ وڵاتانی دەرەوە پەیوەندیەک حفزکات بۆ مەسەلەی بەرجام چارەسەرکات. هەر دوێنە و پێرە بینیمان لە کرمان ئەو تەقینەوە ڕوویدا مەسەلەی شەڕی ئیسرائیل و غەزەیە توای ئەوانە گرفتایەکن کە کۆماری ئیسلامی تیای گرفتارە و تاوانی ئەو گرفتاریانە تاوانی هەموو بێ بەرنامەگیانە تاوانی نەبوونی هەموو ئەو پلانانە دیارە کۆمەڵانی خەڵک ئەیدەنەوە لە بوارهای جۆرا زۆر بە فەقر بە بێکاری کارتۆن خەوی کۆڕخەوی سەرکوبی سیستماتیکی ژنان ئیعدام زیندانیکردن بە دوواداچوونی هەڵسوڕانی لە هەموو بوارێکە کۆمەڵانی خەڵک خەریکن تاوانی دەسەڵاتێکەدەنەوە کە بە هەموو شێوازێک نالایەقە ناتوانێت جواب بە نیازهای ئەمڕۆی خەڵک بداتەوە و تەنیا وەڵامێک بۆ دەربازبوونی خۆی و بۆمانەوەی لە دەسەڵات بە سەرکوب و بە فشارهایەکی ئەمنیەتی کە بەسەر کۆمەڵانی خەڵک ئەهێنێت پێوێت جوبرانی بکاتەوە. زۆر باشە هەوڕای کۆبە لە بەرچاوگرتنی هەموو ئەو کێشانێ کە خۆتان باسان کرد تا بینە سەر بارودۆخی ئێستای خانەنشین کراوان. خۆتان ئاگادارن ناڕزایەتی خانەنشین کراوان پەرەی سندووە. هەموو ڕۆژانی دووشەممە و سێشەممە و چوارشەممە لە زۆربەی شارەکان و هەر ڕۆژێش شارێکی پێزیاد دەبێت دێنە سەر شەقام و بەرامبەر بە دۆخی ئێستا ناڕزایەتی دەرەبڕن. لەسەر ئەمە ئەگەر دەکرێت بۆمان بدوێ و زانیاری زیاترمان پێ بدەین. ئەوەی کە ئێستا لە زۆربەی هەواڵەکان بڵاوە بێتەوە و زۆر یەک لە کارناسانی بواری ئابووری کە حتمما شارەزاترن لەو بارەوە بە ئامار و بە ئەرقام باسی لەکەن ئەوەیە کە سنووقەکانی خانەنشین کراوان و بە تایبەتی تەمینی ئیجتیماعی تووشی ناتەرازی بووە. زۆر یەک لە سنووقەکان تووشی وەرشکەستگی بوون و ئەمە نەگەرانیەکی دروست کردووە بە نسبەت داهاتووی خانەنشین کراوەکان لە ئێران. مەسەلەکە ژەوەیە کە ئەوڵەن مەسەلەی حەقی بیمە و سنووقی خانەنشینکراوی لە ساڵی 69 ئێرانەوە و تحتی فشاری جوڵانەوەی کرێکاری بەسەر کۆماری ئیسلامیە داسەپا ئەگەرنا کۆماری ئیسلامی بە پێی قانون و بە پێی شەرح ئەو دەسەڵاتە ئیسلامیە نەباوەڕی بە بیمەی کار هەیە نەباوەڕی بە یاسا و قوانینی مربوط بە بانشەستگی هەیە و ئەگەر هەبێت شتێک ئێستا لە ئارایە هەبێت لە ئەسەر فشارێک و بوو کە بزوتنەوەی کرێکاری بەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامیە هێنا سەپاند. دوای دامەزرانی حەقی بیمە و مەسەلەی تەمینی ئیجتیماعی لە ئێران و بۆ دوای بازنشستگی کۆماری ئیسلامی خۆی قبوڵی کرد کە حەقی بیمە و حەقی بازنشستگی خۆی بیدات بەجێی کارفەرما بەجێی خاوەنکار خۆی تەقبوڵی دابینکردنی ئەو سندوقانە بکات کە ئەگەر کرێکارێک یا مزدبگیرێک دوای تێپەڕاندنی 30 ساڵ کاریا تەمەنی گەشتە بەشی خانەنشینکراوی لە ڕێگای ئەو سندوقانەوە هەم لە بواری دەرمان و مەسایلی پزیشکیەوە و هەم لە باری مەعیشەتیەوە ئەو سندوقانە بتوانن مابەقی ژیانیان دابین بکات. کۆماری ئیسلامی بە حکمی ئەو قەیرانە ئابووریانەی کە تێکەوتووە بە حکمی ئەو وتم یەکەم ساختاری خودی ئەو نظامە یاسن شێوەی تەمینی ئەو سندوقانەیە بە حکمیەوەی کە دەسەڵاتێک بووە هەمیشە لە بەرەی خاوەنکار و ساحب سەرمایە بووە و هیچ کات خارج لەوەی دعای کە خۆی بە دەسەڵاتی مستضعفان و بێبەشان لە قەڵەم ئەدا و دروشمەکانیەدا بەڵام لە واقعە بەشێک بووە لە دەسەڵاتێک کە خاوەنداریەتی لە کارفەرما و لە نظامی سەرمایە کردووە ئەو
بەشەی ئێستا بۆ دابین نابێت بۆیە سندوقەکان تووشی کەسری بوو جەهات منە با بڵێن سندوقی تەمینی اجتماعی هەڵبەت دواتر لە ساڵانی ڕابردووە کرێکاران بۆ خۆیان بەدانی حەقی بیمە بەو سندوقە لە حقوقێک کە هەیەە توانیانە ئەو سندوقی تەمینی اجتماعیە دابی بکەن تۆ حساب کە کەسێک کە 30 ساڵ کرێکارێک کە 30 ساڵ حەقی بیمەعادات کەسێک کە هەموو تەمەنی لەژێر سەختترین شاری کار و بەدەر لە ڕۆژی 10 تا 12 ساعت بەدەر لە قانونی کاری کردووە بۆی کە ئەگەر تەمەنی هاتە شرایەتێکەوە کە نەیتوانی چیتر کار بکات توانایی جسمینەی کێشاوە بە ساڵا چوو بتوانێت لە مەزایای ئەو 30 ساڵ حەقی بەرەی پۆڵی کە خۆی داوێتی و سەندازی کردووە لە ناو سندوقی تەمینی اجتماعیە درێژە بە حیاتی خۆی بدا بەڵام بەهۆی ناکارامەیی دەسەڵات بەهۆی تەداخورکردنی کۆماری ئیسلامی و بەهۆی ئەوەی دەستێوەردانی خودی دەوڵەت لەو سندوقانە خەرجکردنی بەشێک لەو بودجەیە لە بوارە جۆرا و جۆرەکانی غێری بازشە سەگان و خانەنشین کراوەکان تووشی وەرشکستی هاتون وە بە شێوەیە کارناسانی بواری ئابووری بە ئەبەر بحران بە ئەبەر قەیران ناوی لێبن و ئەمە نیگەرانیەکە کە هەموو خانەنشین کراوەکانی داگرتووە هەر بۆیەکە ئێستا ئەمڕۆ خانەنشین کراوانی بەشە جۆرا و جۆرەکانی تەولیدی مخابرات کشوەری خانەنشین کراوانی تەمینی اجتماعی تووشی قەیران بوو و نیگەرانن و اعتراض وەرەکەن ئێستا بەپێی ئەو ئامارەی کە هەیە بەپێی ئەو وەزعیەتەی کە باس لێەکەن دەوڵەت بەپێی ئەو تەعهودەی کە لە ساڵی 69 وتم داما بەوەی کە حەقی بانشستگی و خانەنشین کراوی لە کارفەرمانە سێدن و دەوڵەت خۆی لە دەرامەتهای نەوتی و لە مەنابعی تەبیعی تەمینیکە 50,000 ملیارد دەوڵەت قەرزاری سنووقەکانی خانەنشین کراویە و لە تەنیا لە ساڵی 1402 نزیک 214,000 ملیارد قەرزاری سندوقەکان بووە ئەمە ناترازیەکی دروست کردو جگە لەوەش بڕیاری داوە بەوەی کە ئەگەر ئێستا بەپێی ئەو ئامارانەی کە خۆی کاربەدەستانی دەوڵەتی کۆماری ئیسلامی دەنەدرەوە قەرار وا بۆ حقوقی بانشەستگی تا 20% زیای بکەن ئەگەر چی ئەم 20% لەگەڵ تەوەڕمی باڵای 40% بەپێی ئاماری خودی کۆماری ئیسلامی بەڵام بە معنای زۆر کەس لە کارناسانی بواری ئابووری باز لە تەوەڕمی نزیک 50 سەروی 50 شەکەن هێشتا 20% ناتوانێت جوابدەرەوەی نیازهای بانشەستەکان بۆ تەمینی ژیانی ئەو تۆزەشی کە هەیەە دابین بکات یعنی بە شێوەیە ژیان و مەعیشەت یا سەبەدی مەعیشەتی خانەنشین کراوەیان بچووکترە بێتەوە ژیانیان سەختترە بێت و تەنانەت لە بواری بیمەهای دەرمانیشەوە کە قەرار وا بوو دابین بکرێت کۆماری ئیسلامی و مەجلس ئەیانەوێت ئەوە کەمکەنەوە یا مەحدودی بکەن یا قەڵەمەکانی دایبنێن مەسەڵەن بۆ بوارەهای جۆرا و جۆر مەسەڵەن ئەگەر ئەمەڵێکی جەڕاحی ئانچونانی بە هەزینەی زۆر پێویست بوو ئیتر بیمەی ئیجتماعی ملزم بە پەرداختی ئەوە نییە کە قەبلەن وان نەبوو قەبلەن پەرداختێک کۆماری ئیسلامی بۆ جوبرانی ئەو بودجەیە کە ئێستا قەرزاری تەمینی اجتماعیە بۆ جوبرانی ئەو وەرشکستگی سندوقهای تەمینی اجتماعی ئەی هەوێت دەست بەرێت بۆ بردنەسەرەوەی تەمەنی خانەنشین کراوی ئەوێت ماڵیاتێک کە لە حقوق بگیران و مزبگیران و کرێکاران قبلەن وەریەگرت زیای بکات بیباتە سەرەوە بۆ جوبرانی ئەو بەشە لە هەر حاڵ ئەگەر کورتی کەمەوە ئەوەیە بە حکمی کارامەیی کۆماری ئیسلامی
لە دابینکردنی سنووقەکانی خانەنشینکراوی بە پێی ئەو تعهودەی کە پێشەداوێتی و بە پێی ئەوەی کە بەشێکی زۆر لە کارفەرماکانی مەراکزی تەولیدی سەر بەدام و دەستگاهای ئەمنیەتی و بە تایبەت سپای پاسدارانە نایهەوێت ئەو بودجەیە یا ئەو کەسری بودجەیە یا ئەو حەقی بیمە و حەقی خانەنشینکردنە لە کارفەرمای بسێنێت. ئێوێ جارێکی تر لە حقوق بگیران لە مزبگیران و ئەوەیە کە بەحسێکی تازەشەیە بەوەی کە بیانەوێت بەشێک لەوە لە برنەسەرەوەی ماڵیات لە خودی ئەو کاریگەرانە بەرێتە سەر و حتا لەو پۆڵی کە تامین ئیجتماعی قبل نەیدا بە بانشەسەگان لەوەش ماڵیاتی سەر بخات بۆی کە بەشێک لەو سندوقانە تەرمین کاتەوە. بەڵام زۆر کارشناسی بواری ئەقساد بەشێکی شیانەوێت کە بە چاپی ئەسکەناسی تازە ئەڵەن گوایە ساڵانە نزیک 6,000 میلیارد تمەن ئەسکەنات چاپەکەن بۆی کە ئەمەش خۆی بەشێک لە کێشەی ئابوووریە لە ئێران کە پێشبینیە کرێت لەبەر چاپی ئەسکەناس یەکێک لە هۆکارەکانی چوونە سەرەوەی تەواڕم چاپی ئەسکەناس بێت بۆ جبرانی ئەوش. بۆیە هەتا ئێستاش خانەنشین کراوە هەر لەبەر وەزیەتی ئێستایان کە معیشەتیان بەو شێوەیە هەم لە نەگەرانی بۆ داهاتووشیان ڕۆژانە لەسەر شەقامن اعترازەکەن ناڕزایەتیەکەن و ئێوە بۆ خۆشان زۆر جار لە بەشی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاویەکەنەوە اعترازاتی دووشەمەها سێشەمبەها یەکشەمبەها چوارشەمبەها کە هەر ڕۆژە و تایبەت بە بەشێک لە خانەنشینکراوانی سنووقای جۆراجۆری بەشی تەولید و مخابراتەوەی کە لاوەڵەواسم کرد اعترازات گەشەی سندووە وەجگە لەمەش کرێکارانیش هەر بەم وەزیەتە نەگەراننەوانی کە ئێستا شاغڵن ئەوانیش نەگەرانی ئەو حەقی بیمەیەن کە ئێستا ئیدەن و نازانن لە داهاتوە لەکوێ خەرجە بێ. ئێستا کرێکارێک مانگانە لە حقوقی خۆی بەشێک لەو پوڵی کە کەمیشە و کەفافی ژیانی ناکە بودجەیەکە دات بە سندوقی بانشەسەگی یا بە تامینی ئیجتماعی بۆی کە لە ئەگەری تەمەنی بانشەسەگیە ئیسفادەی لێ بکات ئەوانیش نەگەرانیەوە معلوم نییە ئەو وەزیەتە تا ئەو کات چی بەسەر دێت لەکوێ خەرجە بێت. بۆیە ئەمە وەزیەتێکی کولی خانەنشینکراون و مەسەلەی سنووقەی بانشەسەگی بوو کە مە هەوڵمدا بە کورتی باسێکی لێ زۆر باشە دەست خۆش هاوڕێ ئاکۆ دیارە ئەم گوشاری ئابووریە تەنیا بە خانەنشینکراوان نییە هەموو چینی و توێژەکانی ناو کۆمەلگا دیارە ئەم کێشە مەعیشەتیان بۆ دروست بۆ خۆشتان ئیشارەتان بە کرێکارانیش کرد با بینە سەر بارودۆخی ئێستای کرێکاران ئێوە ئێستا دۆخی کرێکاران چۆن دەبینن کێشەکانیان چیە گەر دەکرێت لەسەرمە ورتر باسی بکەیت. کرێکاران هەر ئەو وەزعیەتە تایبەتیان هەیە کە ساڵانێکە لە ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی ئەی بەنە پێشەوە ئەو فەقیری نەداری بێ ئاسۆیی بەداهاتوویان چکۆلە بوونەوەی ڕۆژانەی سفرەکانیان ئەو گیر و گرفتانەی کە لەگەڵ مەسلەی تەوەڕم و تەوەڕمی دووڕەقەمی هەیەە لەسەر 40% کار وەکو باسم لێکرد زۆر کەس پێی وایە 50%دیشەوە ئامارە لە خودی کاربەدەستانی کۆماری ئیسلامیەوە دێتە دەرەوانێ ئەگەر حتا ئەوەش لە نەزەر بگرین تەوەڕمی 43% گرانی ئەقلام های مەوردی نیازی یعنی ئەجناسی مەوردی نیازی ڕۆژانەیان ئیتر ئەگەر مەسلەی نەخۆشیەک بێتە پێشەوە ئەگەر احتیاجیان بە بیمارستان بێت ئەگەر منداڵێکیان دانشجوو بێت ئەگەر بیانەوێ ئیزدواج بکەن تەشکیلی زندگی بدەن ئەگەر بیانەوێ مەسکەن دابین بکەن بۆ خۆیان ئەگەر بیان هەوێت وەکو هەموو ئەو خەڵکانەی لە دنیا ژیانی ئاسایی ساحەبی ماشین بن مسافرت بکەن ئەمانە هەمووی لابەرین فقط بۆ دابینکردنی نانی سەر سفرەی ڕۆژانەیە لەگەڵ گرفتهای جدی بەرەوڕۆن و ژیانیان ژیانێکی فەقیرانە و هەژارانە بەنە پێش دیارە ئەمە بە دەرەجاتێک لە
مراکزی تەولیدیەکان یا لە شوێنە جۆراوجۆرەکان حقوقەکان متفاوت. یەکەمەوەی کە مەسەلەی بێکاری لەم ساڵی ڕابردووە نزیک بە 20,000 واحدی تەولیدی تحتیل بووە بە بەهانەی وەرشکستگی. لە هەزاران کرێکار لە واحدی تەولیدیانە ئێستا بێکارن و جویای کار. ئەوانە شمولی هیچ بێمەیەک مەسەلەی وتم گرانی تەوەڕومێک ئێستا لە ئێرانە هەیە و ئەو حقوقە سابتی کە ئەوان هەیەە و بەپێی تەوەڕوم ناچێتە سەرێ کەفافی ژیانیان نیاکە. ئێستا بەپێی ئاماری خودی کۆماری ئیسلامی کەسێک لە ئێران ئەژێر 15 ملیۆن داهاتی هەبێت لەژێر خەتی فەقرانی مەرزی داهات 15 ملیۆن تومن. لە حاڵێکە کرێکارانی بەشی فولاد یا کرێکارانی بەشی تەولیدی حیاتیەکانیش 9 ملیۆن 8 ملیۆن بەزن کەمتریش. قەراردادهای کاتی پەیمانکارەکان ئێستا قەرارداد دەنووسن ئەوانش بۆ داهاتی زیاتر هەموو هەوڵیانەوەیە کە کرێکارێکە قەراردادیان بۆ نووسن قەراردادەکانیان کاتی بێت یاکو شمولی قانونی کار نەکات و شاملی بیمەهای دەرمانی و حەقی سەنەوات و ئەو ئیمتیازاتانەی کە بەبوونی جێژن و سەری ساڵ و هەبوونی منداڵی زیاتر و ئەوانەیە بە کرێکار تەعەلوقە گیرە کەمەکەمە و ساڵ بە ساڵ بەر ئەو وەزیەتە بۆحرانە اقتصادیە کە هەیەە خەریکن دانە بەدانەی ئەوانش لە کرێکاران زەوتەکەن. بەتایبەت مەسەلەی هاوسانسازی حقوقە ئەمە شاملی بەشی بازنشەستەکانی ژەکات ینی شمولی ئەوە ژەکات. من ئیجازە بدەنی لە باسی مۆردێکم کرد لە بێکاری. لە شرایەتی مەطلوب لە شرایەتی عادی حەو کەس کە شاغڵە ئەتوانێت بەدانی حەقی بیمە معیشەتی یەک کەس دابی بکات، یعنی یەک کەس کە بازنشەستە بێت. دوای ئەوەی کە ئەم هەموو مەراکزە تەولیدیە تحتیلە بێت خەڵکێکی زۆر بێکارە بێت تەبیعەتەن دانی حەقی بیمە یا مەسەلەی ئیشتغاڵ لە ئێرانە کەمە بێتەوە. یەکێک لە گرفتەکانی سندوقەکانی خانەنشینکراوی ئەوەیە بێکاری زۆر بووە تەبیعەتەن حەدانی حەقی بیمە و حەقی بازنشەستگی بە سندوقەکان کەمە بێتەوە و ئیشتغاڵ کەم بووەتەوانێت. یعنی کێشەیەک گرفتێک کە مەسەلەی بێکاری سازیەکات تەنیا بۆ ئەوانە نییە کە ئێستا گەنجن و توانایی کاریانەیە و ئەتوانن ئامادە بە ئیشتغاڵن، بەڵکو گرفتەکەش تووشی سندوقانی خانەنشینکراوەکانەوە بە شێوەیەک ئەمانە و سەرنەویشتی ئەمانە داهاتووی ئەمانە پێکەوە گرتراوە. وەی کە لە دروشمەکانە کاتێ اعترازەکەن باسی سەرنەویشتیەکەن باسی هاو ئاعترازیەکەن و داوای یەکگرتوویەکەن بۆی کە لە ئەگەری دروستبوونی کێشە بۆ ئەوانەی کە ئیشتغاڵیانەیە لە ئەگەری چوونە سەرەوەی بێکاری لە ئەگەری چوونە سەرەوەی وەرشکستگی سندوقهای بازنشەستگی هەردوو تەرەفتیایە زەرەرمەندە هەم کرێکارانێک کە ئیشتغاڵیانەیە هەم بازنشەستگان. جا لە مەسەلەی دوای ساڵی 1990 کە لە مەجلس باسی هەمسانسازی حقوق کرا ئەوانەی کە بە شێوەیەک لە یەک واحدی سنفی کارەکەن حقوقەکانیان اختلافێکی ئانچونانی نەبێ و ئەمە تەسویب کرا هەتا ئێستا کۆماری ئیسلامی نەیتوانیوە لانی کەم بڵین لە هەموو شوێنە کرێکاریەکان ئەمە دابیم کە لەبەر خاتری مەسەلەی بوجە قرار وا بووە کە حقوقی بازنشەستگان 90% حقوقی شاغڵین بێت ئەوانەی کە کرێکارن و ئێستا لەسەرکارن. ئەگەر وا بووە 2 ملیۆن و نیوەوە ئەبوایە تا 3 ملیۆن و 800,000 نزیک 4 ملیۆن تومەن ئیزافە ببووایە بە حقوقەکانیان. بەڵام تا ئێستاش وتم لەبەر ئەو کەسری بوجەیە لەبەر وەرشکستگی سندوقەکانی خانەنشینکراوان تا ئێستا ئەوەشیان بۆ دابین نەبووە و یەکێک لە هۆکارەکانی نیگەرانی و ئاعترازی بازنشەستگان و هاوکات کرێکارانیشە لەو بەشەیە. کرێکاران و
بانشەسەگان لەم دۆخە وتیشم وتم ئەگەر بین بەشی معلیمان و داران و ئەوانش لە نظر بگرین تازە گوایە سندوقەکانی بازنشەستگی مەسەلەن بەشی نەوت معتەرزن بەوەی کە تێکەڵاویەک لە سندوقەکان دروست بێ. یەکێک لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئەوە بوو کە هەندێک لە سندوقەکان وەرشکەستن بەوانەی کە وەرشکەستین تێکەڵاویکەن بۆی کە بتوانن جوبرانی ئەو کەسری بوجێ بکەنەوە کە ئەوش لەگەڵ اعتراضی بەشی کرێکارانی نەوت و فولات و ئەوانە ڕوبەڕووبوونەوە لەبەر خاتری ئەوەی کە ئەمانی شوشی وەرشکەستەگیا و دوورنمای ئەم نەوع سیاسەتە ئەوەیە کە هەموو سنووقە بانشەستەگیەکان چ لە بەشی نەوت و تەولید و تا مخابرات و معلمین و پەرستاران و بەشی دەرمانیش هەمووی لە داهاتووی نەچەندان دوور قابلی پێشبینیە کە تووشی بحرانی گەورە و لە نەهایەتەن وەرشکەستەگیە بن و ئاسۆیەکی ئێجگار تاریک لە بەردەم خانە نشینکراوەکان و کرێکارانە هەیە. بەشێکی تریش لە ئاعترازەکان بردنەسەرەوەی تەمەنی بانشەستگیە بۆ جوبران کۆماری ئیسلامی بۆی کە جوبرانی ئەو بجێەوەکە تەمەنی بانشەستگی ئێوێ لە 30 ساڵ کارەوە بیکا بە 35 ساڵ کار ئەلبەت لە 35 بۆ پیاوانە 30 ساڵ بۆ ژنان و بە پێی ئەوەی کە خۆی یا کارشناسانی بواری ساڵی سەر کۆماری ئیسلامی و دەوڵەتی بەتایبەت ڕئیسی کە ئێستا تەخمینی لێداوە ئەگەر ئەو کارە بکات ئەتوانێت لانیکەم پرۆسەی بانشەستگی تعدادێکی زۆر لە خەڵک دوا بخات کە ئەو بتوانێت بشی لەو بودجەیە جوبران بکاتەوە کە ئەویش کە ئێستا کاتی بەرنامەیە بە هەندێک عەدەد و ئەرقام کە ئەوان ئابووری ناسەکان باسی لەکەن ئەویش ناتوانێت ئەگەر لەم لاوە زۆڵمێکە ئەگەر لەم لاوە قانونی کارێک لە ئێرانە وجودی نیەوە 5 ساڵ تەمەنی بردنەسەرەوە بۆ بانشەستگی ئەتوانێت چ فشارێکی مزاعەف بێنێت بۆ سفرەی هەژارانە و فەقیرانەی ئێستا کرێکاران ئەگەر مەسایلی مربوط بە سەختی کار و سەعاتی کار و تەواوی ئەوانش وەلا بنین هێشتا ئەگەر تەمەنی بانشەستگی دوای 30 ساڵ کار بکەنە 35 ساڵگار هێشتا ناتوانێت قەیرانی سندوقەکانی خانەنشینکراوی جوبران کاتەوە یا ئەو سندوقانە لە وەرشکەستگی نەجات بدە. بەشێک لەو سیاسەتەی کە ئێستا کۆماری ئیسلامی گرتوێتە بەر و ئێوێ لە ساڵی ئایندا لە ڕێگای مەجلسەوە تەسویب بێ بکات و عملی بکاتەوە بردنەسەرەوەی تەمەنی بانشەستگیە. بەشێکیش لە ئەوە کەوتم لە سەرەتا وتم دەستبردنە بۆ گیرفانی خەڵک بەناوی ماڵیات گرت. بەڵێ فەرموو هاوڕێکۆگە ناوی بۆ ئەوەی کە ئەو من لەسەوە بڵێم کۆماری ئیسلامی لە مەسەلەی بودجەی ساڵی 1403 بە نزیک 600,000 ملیار تمەن کەسری بودجەی هەیە. بەڵێ بۆ جوبرانی ئەو کەسری بودجەیە ئێستا ئێوێ دەست بەرێت بۆ ماڵیات وەرگرتن لە کرێکاران و لە مزبگیران لە پەرستاران لە معلیمەکان ئەمە جگەلەوەی کە لە مستەئەجرین ئەوانەی کە ماڵ بەکرێگرن ئەوانەی کە ماڵە دەن بەکرێ لەم ڕۆژانەیە کە بیستان ئێوە خوێنتانەوە لە بەشی هەواڵی کۆمەڵە تەڵافڕۆشەکان و هەموو ئەسنافی ناو بازار معتەرزن بەوە کە ماڵیات بەرێتە سەروانێ ئێوێ دەست بەرێ بوو ئەو جوبرانی ئەو کەسری بودجەیەوەکە بە چ ناوێک بە ناویەوەی کە ئێوێ چیتر خۆی لە اقتصادی ڕاند یا اقتصادێک وابەستە بە نەوت دوور بخاتەوە و لە ڕێگای ماڵیات وەرگرتن لە مزبگیران ئەوە جوبران بکاتەوە کە ئەوە ژەتوانێت بەشێک بێت لە فشارێک بکە بۆ خەڵکی کرێکار و ئەخشاری کەم داهات لە ئێران بێت چونکە تەبیعەتەن ئەو ناچێت ماڵیات لە کارفەرما زیاد بکات ماڵیات بەر ئەفزوودە یا ماڵیات بەردەرامەدی زیاتر لە مەراکزی تەولیدی سەر بە بنیادی مستەضعفان و سپای پاسداران و بنیادی شەهید و بەرپرسانی ئەمنیەتی خۆی
زیاد ناکات ماڵیات لەوە ناسێنی ماڵیاتێک کە ئێوێ جوبرانی کەسری بودجێ بۆ بکاتەوە هەر بازم لە خودی ئەو کرێکارانەوە بەشێک لە نەگەرانی تەبەقەی کرێکار و چینی فەقیر و هەژار لە ئێران ئەوەیە کە دەوڵەتی ڕئیسی بەتەمایە ماڵیاتیان لێ بەرزن سەر با من فقط یەک هەواڵ ئیشارە بکەم بۆی ئەمڕۆ هەواڵێک بڵاو بێتەوە کە چین و ئێران لەسەر مەسەلەی هەناردەکردنی نەوت بۆ ئەوێ تووشی کێشە هاتوون و هەناردەکردن تەوەقفی کردووە تا ئێستا بە هەرزانترین قیمەت بە حکمی تحریمەکان نەوت هەناردەی چی گراوە وەچین توانیوێتی ڕۆژانە لە اختلافی قیمەتی نەوت لە بازاری جیهانی و لەو نەوتەی کە لە ئێرانەکرێت ڕۆژانە 15 ملیۆن دلار قازانجی وەرگرت یعنی ئەگەر ئەم نەوتە بەم شێوەیە نەفرۆشرایە بچین و لە شرایەتی مەطلوبە و بە پێی قیمەتی بازار دەوڵەت بۆ کەسری بودجێ خۆی هیچ هەر عمومەن تا 2 ساڵی توانی کولی خەڵکی ئێران معافی ماڵیاتی بکە ماڵیات لە حەتناسێک نەسێنێ فقط بەوە ئەمە بۆیە کە ئەڵم بەشێک مەسلەی اقتصادی و ژیان و گوزەرانی خەڵک و مەسلەی ئابووری و سفرەی فەقیر و هەژاری خەڵک بەشێکی مربوط بە سیاسەتهای غەڵەت مربوط بە مەسائلی سیاسی و تاوانباری یەکەمی سەرەکیەکەی خودی کۆماری ئیسلام لەم لاوە فشارێک بۆ تەبەقەی مزبگیر و خەڵکی کرێکار هینی مەراکزهای جۆرا و جۆر یا بەشهای جۆرا و جۆری دەرمانی و معلمین کە ماڵیاتی زیاتریان لەسێنێ لەو لاوە نەوت بە شێوەی هەرزانەدا جگە لە بەشێک لە بودجێ و لە داهاتی ئێران حتا لە بەشی نەوت ئێستا بەحساب بە ناوی تەقویەتی بوونی دفاعی خۆی کە ئەویش لە ڕاستی سپای پاسارانە بەشێکی زۆر لە بودجە و داهاتی ئێران سەرفی مەسائلی نظامی و تەقویەتی بوونی دفاعی خۆیەکە لە شرایەتێکا وەزعی خەڵک ئاوایە سندوقای بانشەستگی هەمووی تووشی وەرشکەستگی هاتوون ژیان و گوزەران و داهاتووی خەڵک لە مەترسیایە مەسلەی دەرمان مەسلەی بێهداشت مەسلەی ڕێگەوپان ڕۆژانە گیانی خەڵک و هاوڵاتیان ئەگرێت بەشێک لە داهاتینەوە هەر ئێستاش بەو فڕۆشەکەمەشەوە بەشێکی ئێژگار زۆری سپای پاسارانی بە دەوردانەوەی لە تەحریم بە لە ڕێگای بە قەولی خوان خاکەسەریەوە کە ئەیانەوێت نەوت فرۆشن و داهاتیشی هەیە ئەگەر بە هەرزانیش بێت هێشتا بەشێکی زۆری ئەوەی بات وە دەوڵەت هێشتا بۆ کاروباری ڕۆژانەی خۆی بۆ تەمینی نیازمەتیهای خەڵک ئەبێ لەگەڵ کەسری بودجێ 600,000 ملیارد تمەنی ڕۆبەڕۆبێت بەڵێ هاوڕێکۆ ئێوە لە قسەکانتاندا ئیشارەتان بەم بودجە کرد خۆتان ئاگادارن کە مەسلەی بودجەی ساڵی 1403 تا ئێستاش هەر کێشەی لەسرە دەوڵەتی ڕئیسی ئەم لایحەی تەقدیمی مەجلیس کرد ئەم لایحەی بودجەی ساڵی 1403 و تا ئێستاش پەسەند نەکراوە خاڵ بە خاڵ دەچێتە پێش بەپێی ئەو بودجەیە کە ناردراوەتە مەجلیس وەزعیەتی بڵین خەڵک لە ساڵی 1403دا چۆن لێک دەدەنەوە چۆنی دەبیننەوە هاوڕێ میر مەجبورم بەشێک لە وەڵامی پرسیارەکەی پێشوت کە هەریش تایبەت بوو بە ژیان و لەمەش جواب بدەم وتم کە بودجەیە کە دەوڵەتی ڕئیسی داوێتی بە مەجلس لەگەڵ ئەڵەن 577,000 ملیارد یان نزیک 600,000 ملیارد کەسری هەیە پێشەوەی من چمە سەر مەسەلەی بودجە با یەکشت ڕۆشن بکەینەوە لە مەسەلەی بودجە لە ئێران لە مەسەلەی هەموو داهاتەکان چ لە بەشی ماڵیات چ لە بەشی فرۆشی مەنابێی تەبیعی چ لە بەشی سەنعەتی و تەولیدی لە هەموو بودجەیە کە دێ بۆ ئێران 60% وەلاییە یا خەلیفەیە یا تایبەتە بە بەیتی ڕەهبەری ئەم 60% گزارشەدا بە مەجلس نە ماڵیات ئەدا گزارشەداتەوە بە دەوڵەت و هیچ کەس حەقی باسخاسیشی لیان نییە لە هەر کوێک پێیان خۆشە سەرفیەکەن ئەیدەن بە حزب الله لوبنان
ئەیدەن بە حوسیەکان، ئەیدەن بە حەماس، ئەیدەن بە گروهە نیابەتیەکانی خۆیان لە عێراق، هیچ کەس حەقی بازرسی یا سوال لێکردن لە موردی ئەو اقتصادی نیە. یعنی تۆ زۆر بە ئاشکراش دەیڵێن هاوڕێیاکۆم ئەم کارە زۆر بە ئاشکرایش دەکەن. بەڵێ ینی ڕۆژانەوە هێزە نیابەتیەکانی خۆیان لە یا حەسەن نەسروڵڵا لە حیزبوڵای لوبنان تەواو ئێمانە باسیێواکە نایشارنەوە، هیچ کەس نایش حتا خودی کۆماری ئیسلامی ژێستی نایشارێت. یعنی تۆ حسابکە لە 100% داهاتی ئابووری ئێران 6% هەل ئەوڵ حەزفکە کە تەرخانێکرێ بەو بەشە و هیچ ماڵیاتێکیشی لێ نادرێت. بەڵێ ئەمێنێتەوە 40%شی سەرفی هەزینەهای ئەبێت کۆمەڵایەتی بکرێت، وەکو بێداشت، ئاموزش، دەرمان، جادەوبان، هەموو. بەڵام بەشێک لەو بودجێ سەرفی چیەکرێت؟ تۆ مثلەن چاولێکە ئۆرگانێکیان داناوە بە ناوی حجاببانان، حجاب و عیفاف. ئەڵێن ئەگەر ئەو بودجێ کە بۆ ئەوێ دانراوە، ئێستا من ڕقەمەکەی ناتوانم بڵێم چونکە دقیق نیمتیایە، بەڵام حتمما ئەگەر دواییە یا بە شێوەیەک پێیا بوو حەزەکەم بینێمە اختیارەوە بینەڕفێکانە یا بینەرانی تەلەڤیزیۆنی لە ئاگدارکەم. بەڵێ ئەگەر ئەو بودجەیە سەرفی حجاببانان، سەرفی سەرکوبی سیستماتیکی ژنان لە کۆمەلگا، سەرفی مبارزە بە حسابی خۆیان لەگەڵ فەسادی ئیجتماعی، ئەو بودجەی کە بۆ بەشە تەرخان کراوە ئەگەر بیدەن بە سندوقهای بانشەسەگی، کێشەی بانشەسەگی لە ئێران چارەسەرێ. ئەو پوڵەی کە سەرفی مەراکزی حەوزەهای علمی قومەکرێ، ئەمە هەمووی لەو 40% ئەکرێت، لەو 60% کە پێشتر وتم هەل لە ئەوڵ حەزبە ناکرێت، لەو 40% ئەکرێت. سەرفی مەراکزی مەسهەبی و لەوانە حەوزیەهای مختلفی قوم و یەزد و مەشهەد و یا ئەم جۆرە شوێنانە ئەماکنی مەسهەبیەکرێت، بەشێک لەو بودجەش سەرفیەوە کرێت. بەشێکی سەرفی دروستکردنی مەساجد و شوێنهای ئاینی و تەعلیم و تربیەتای ئیسلامیەکرێت. تەواوی ئەم بودجانە هەمووی لەو 40% کەمە بێتەوە. زانن لەم بەشە چەندێک ئەمێنێت بۆ ئیراعەدان بە خەدەماتی عمومی کە بکەوێتە اختیار خەڵک، چەندێک گەدرێ بە سەرفی بیمارستان و مەدارس و ئاموزش، چەندێک سەرفی کێشە کۆمەڵایەتیەکانی وەکو ئاعتیاد و مەسلەی تەنفڕۆشی و تەوایەوانەی کە لە نتیجەی فەقر و نەداری خەڵکایە خەڵک تیای گرفتار بوون، چەندێک سەرفیەوەکرێت، چەندێک سەرفی دانشگاکان و داهاتووی شغڵی ئەوانەکرێت، چەندێک سەرفی ئەوە ئەکرێت کە جوانەکان چیتر بێکار نەبن، ئاماری بێکاری بە دەرسەدێکی ئەشگار زۆر زیای کردووە. بەو بودجە کەچریە کە دەوڵەت هێناوێتی بەوەی کە ئێوێت دەست بێت بۆ ماڵیات لە حقوقی کرێکاران بۆ داهاتوو، بۆ وەزیەتێک کە خانە نشینکراوان هەیەە. کاک ئەمیر، خانە نشینکراوان ئەگەر 90% حقوقانی شاغڵیش وەربگرن، هێشتا بەپێی ئەو سیاسەتێک کە سیاسەتی هەمسانسازیە هەمتەرازی حقوقە، بانشەسەگانی بەشی نەوت لەبەرەوەی کە حقوقیان زیاترە لە بانشەسەی مەعلیم و پەرسار زیاتریان نەبیانی اختلافێکی عەجیب تەبەقاتی زیاتر ئەبێتەوە لە ساڵی داهاتوو. بەپێی ئەو ئامارە، بەپێی ئەوەی کە بودجەی دەوڵەت کەفافی ئەو خەدەماتە ناکات کە من باسم لێ کرد، ساڵی داهاتوو 30% سفرەی خەڵک بچووکرێتەوە. فشاری اقتصادی بۆ سەر خەڵک 1/3 لەم ساڵ زیاترە بێت، فەقیری 30% زیاترە بێت و بەپێی ئەوە فەقیری زیاد بێت، کێشەی کۆمەڵایەتی زیاد بێت. ینی تۆ هەمووی ئەوانە دابنێ، احتیاج 30% زیاکە، تەنفڕۆشی 30% زیاکە، تەواوی ئەو کێشە کۆمەڵایەتیانەی کە لە نەتیجەی فەقر و هەژاری و نەداریە غاڵب بووە بەسەر کۆمەلگای ئێرانە، بەپێی ئەوە بەپێی دانت ئەو 30% کە من باسم کرد ئامار و ئەرقامە و بۆ ئاگاداری تۆ بینەرانیش ئامارێکە کە ڕۆژنامەی ئەقسا لە ئێراندایەتە دەروانێ و کارشناسانی بواری اقتصادی ئەویان باس کردووە. نیگەرانیەکی ئەجگار وەسیع هەیە لەسەرەوەی کە مەسلەی بودجە لە ساڵی ئایندە و کەسری بودجەی دەوڵەتی ڕئیسی ئەبێت بحرانزایە، بحرانێکی گەورە دروست دەکات. لەبەر چی؟ لەبەرەوەی ماڵیات لە کرێکاران زیاد بکات.
لەبەرەوەی کە ئێوێ کەسری بوجەکەی خۆی لە ماڵیاتەکان جبران بکاتەوە بۆ فشاری هێنە بۆ خەڵک و حتا کاربەدەستانی بەشی ئەمنیەتیشی نەگەران کردوە لەوەی کە شۆڕشی برسیەکان لە ساڵی داهاتوایتە شۆڕشی ئەو شۆڕشی کە پێشتر بە شۆڕشی ژینا ناسرا بوو لەسەر مەسەلەی بەحجابی بوو شۆڕشی برسیەکانیشی پێ زیابێ و بۆیان قابلی کۆنتڕۆڵ نابێت فەقیری زیاکات چونکە ئەو بودجەی کەوتم ئەگەر ئەیانەوێت لە ماڵیات جوبرانی کەنەوە خەڵک نیەتی ئەو ماڵیاتە بدە سفرەکەی بچووکە بێتەوە هەژاری و نەداری پێی زیابێت ئەگەر وتیشم بەدەلیلی ئەوەی کە تەواوی ئەو مەسایلەی کە ئەو بودجانەی کە ئەو 16% یەکتا زەدرێەوە بەیتی ڕاهبەری و بە و ئۆرگانهای وابەستە بە وەلایی و بە خەلیفەی بە شخصی ئەوڵی خامنەی کە لە ئێرانە هەیە بۆ ئۆرگانانی وەکو سوپای پاسداران و دام و دەستگای ئەمنیەتی لە ئێران ئەوە کەەوە چێت بۆ ئەوە 40%ی سەرفی ئەوانە ئەکرێت بە هەمووی ئەوانەشەوە هێشتا کۆماری ئیسلامی ناتوانێت بودجەی ساڵی داهاتوو جبران بکاتەوە بیگەێنێتە ئاستێک کە بتوانێت لانیکەم دەرسەدێک لە ژیان و گوزرانی خەڵک چارەسەرکەوتم باسی ئەوەی کردووە کە 20% بە حقوقی بانشەستەکان 80% بە حقوقی کرێکاران زیاد بکە بەڵام لەم لاوە هەر خۆی بە پێی ئاماری خۆی باسی تەوەڕمی 43% 45%ەکە ینی هەمتەراز نییە میزانی گرانی و تەوەڕم لە ئێرانە هەمتەراز نییە لەگەڵ حقوق و ژیانی معیشەتی گوزرانی خەڵک بانشەسەیەک لە ئێرانە ئێستا 2 ملیۆن وەرەگرێت خەتی فقر 15 ملیۆنە بەڵێ ینی اختلافەکەی حدیقل 6 بەرابەرە ینی 6 بەرابەر بانشەسەیەک لە ئێرانە لەژێر خەتی فقر زندگیەکە وەرە لەو نگەرانی لە وەرشکستگی سندوقەکەشی کە تایە ئەو 2 ملیۆن وەرەگرێت پێی زیاد بکە نگەرانی وەشی پێ زیاد کە لەو 2 ملیۆن پێ بڕێک ماڵیات بدە ئەمەش بۆ کرێکارانی شمولی کرێکارانی شاغڵیژەکە بۆیە وەزعیەتی گوزەران و ژیانی خەڵک لە ساڵی 1403 نەک لە 1402 باشتر نابێت بەڵکو ژیانیان فەقیرانەتر هەژارانەتر سفرەکانیان بچووکترە بێتەوە بە قەولێک سەبەدی معیشەتەکەشیان خاڵیتر بێتەوە لەم ساڵ. زۆر باشە هاوڕێکۆ بە پێ و کێشانی کە باستان کرد ئێوە دیارە خۆشتان ئاگادارن احترازات و ناڕزایەتی پەرەیسەندووە ئێمە پێشەوەی کە بێنە سەر ئەم دۆخەش بەس ئەم بابەتە هاوڕیان لەو تاقفەرمان کلیپێکی ئێترازیان ئامادە کردووە بە دەنگی بەڕێز کاوە فەتحی ئەم کلیپە ببینین دواتر دەینەوە دوو بینەریشمان پرسیاریان نردووە ئەمانش دەخینە سەرباس. داد پروری نشی لیادم آدمی من بولتنان هر حولدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران وادی غموا دن حضرن برنوا شطام من بشبینتی نابی عمد من پرکار برنج کشان با شکوی چلادکان ای حوریانی رنج دران دنو میدانی خونخان اما همو با یک سری دبین حیز و پشتیوان دنها برن ورنوا شقا مکان
پروری نسل یادم آدم هی من بولدتنان هر حولدم بکارکم من لجری حبی نداد پروری و بشبران و دریغ موا دنها برن ورنوا شطا مکان کنشان من ناروحنه ولی برزو ما پیرون من آدمی دمانوه روکنو شطا مکان روزگار کمر دل شنازی و کامدان با طرف سوری خیاوانو شنکان دنها برن ورنوا شطا مکان بەڵێ زۆر سپاس لە هاوڕیان و دەستخۆشی و ماندوونەبوونیان لێ دەکەم هاوڕێکۆ ئێمە کاتی بەرنامەکەمان 10 دقیقە تا 12 دقیقەماوە ئێمە دوو پرسیارمان بۆ هاتووە لەلایەن بینەرانە بەڵام پرسیارێکیان لە چوارچێوەی ئەم باسێمەدانە بەڵام گەشتبین لە شاری بانەوە پرسیاری کردووە نووسێتی سڵاوم هەیە بۆ خۆتان و میوانە بەڕێزەکەشتان ئایا ناڕەزایەتی خانەنشین کراوان و کرێکاران لەسەر شەقام ئەتوانێت چۆکدا بدا بە ڕژیمی کۆماری ئیسلامی یان هاوکات لەگەڵ ئەم ناڕەزایەتیانە ئەبێت ڕێکاری دیکە و کەرەستەی دیکەش بەکار بگیرێ ئەگەر وایە بۆ سەرکەوتنی ئەم ناڕەزایەتیانە چیە بێت بکرێت من لە پێش کلیپەکە پرسیارێکت کرد من وڵامی ئەم دوو پرسیارە ئاوێتەی یەکترینەکەم هەوڵەدەم بەڵێ من داوای لێبرنێ لێ دەکەم بەڵێ پێشەو دێنە سەر ئێعترازاتی ناڕەزایەتی کە دیارە پەرەی سندەوە دۆخی ئێستا ئێعترازاتەکانیش هەر بخینە بەرباز چون کاتەکە کەمماوە زۆر باش دوو پرسیارەکە هەوڵەدەم یەک جواب لە خۆشەگرێت تقریبا شێوەی پرسیارەکەی جەنابەت بوو ئێعترازات لە بەشە جۆرا و جۆرەکان زیادی کردووە جا ئەمە ئامارێک کە باسی لێکردن هەڵسوڕاوانی کرێکاری داویانەتە دەرەوە منە و ئامارە ئێستا لێرە باسی یەکەم و ئەشیڵین کە چەند دەرسەد زیادی کرد کرێکارانی تا نۆمانگی ئەوەڵیا تا ئاخری مانگی سەرماوەست ناڕەزایەتیەکان بەگشتی لە ئێرانە ناڕەزایەتی کرێکاری خانەنشینکراوان بەشی دەرمان معلمین 2269 مورد ئێعترازیان کردوە کە بەنسبەت هەمان دەرسەد هەمان کات لە ساڵی 1401 51% زیادی کردووە ئەگەر هی ئەو نۆمانگەی ساڵی 1402 کە مانگی بەفرامباریشی لێدە بە دەرکن کە ئێستاش ڕۆژانە ئێمە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بە تایبەت هەواڵی کرێکارانی ناڕازی و خانەنشینکراوەکانی بەشە جۆرا و جۆرەکانی سنووقی خانەنشینکراوی وڵاوەکەینەوە ئەوەشی لێ بە دەرکەین بەنسبەت هەموو ساڵی 1401 تا 21% زیادی کردووە ئێعترازاتی کرێکاری بەعام زیادی کردووە لەمانە 1037 دانەی لە مەجموعەی خانەنشینکراوان و هی سنووقات جۆرا و جۆرەکانی مخابرات و مەراکزی تەولیدی و بەشی دەرمان و ئەوە بووە 1037 دانە ئێعترازاتی بەشی خانەنشینکراوەکان بووە 76 مەوردی مامۆستایان و معلیمان بووە 86 مورد ئێعتراز هی بەشی پەرستاران و بەشی دەرمان بووە ئەمانە هەمووی ئەترازاتێک من کە لە نۆمانگەی ئەوڵی ساڵی 1402 کردویانە 1070 دانە هەتا ئاخری سەرماوەست مورد ئێعترازی بەشی تەولیدی جۆرا و جۆر وەکو فولادی ئەهواز وەکو زەوباهەنی سەهان وەکو مەراکزی تەولیدی فولاد و بەشی نەوتیش لە خۆگرێ 1070 دانە موردی ئاعترازمان بووە ئێمە لە نۆمانگەی ئەوەڵی 1402 ئێستا تقریبا دوو مانگونیوشی ماوە کە لە مانگی بەفرامباریە ئەم مانگی کە ئێستاتیین بەردەوام و ڕۆژانەی ئاعتراز بووە یعنی ئەگەر لەم سێ مانگە ئاعترازات بەم شێوە بەردەوام بێت
تقريبا زیاتر لە 60% بەنسبەتی ساڵی 1400 اعتراضاتی کرێکاران و خانەنشینان زیاکەن. ئەمانە جگە لە اعتراضاتی کشاوەرزان ئەوانەی ماڵیان خوراوە لە بەشی خودرە و لە بەشی مەسکەن معلول، ئەمانەش کە بەنسبەتی ساڵی 1400 ئەوانیش زیای کردووە. اعتراضاتی ئەوانیش لە ساڵی 1402 بەنسبەتی 1400 ئامار باسی نزیک 400 نزیک 50 مورد اعتراضی ئەم بەشانە ژەکات کە من ناوم لێ بردن. بۆیە وەزعیەتی اقتصادی ئێران بەو تۆزیحاتەی کە پێشتر دامان، بەو معلوماتی کە ئێمە هەمانە یا من بە شێوەیەک تاقیبم کردووە بۆ خۆم، بۆ وەزعیەتی اقتصادیە کە لە ساڵی داهاتووە خراپترە بێت، چاوەڕوان ئەکرێت کە بە ئاست لە اعتراضاتیش زیاتر پرەسێنێت و متشەکلتر بێت. چونکە ئێستا هەتا لە دروشمەکانە خانەنشینکراوان بانگ لە هاوپشتی لە کرێکارانەکەن بۆ پشتیوانیکردنیان. کرێکاران لە دروشمەکانیانە پشتیوانی لە مامۆستایانەکەن، لە پەرستارانەکەن، پەرستاران پشتیوانی لە خانەنشینکراوەکانەکەن. ئاوێتەی یەکبوون اعتراضاتەکان، پشتیوانی لە یەکتری دەکەن و بە شێوەیەک هاوپشتیەک دروست بووە لە ناویانە. ئەم اعتراضاتە ئەگەر لەگەڵ اعتراضاتێک کە دژ بە کۆماری ئیسلامی بۆ دابینکردنی ئازاتیە کۆمەڵایەتیەکان وەکو داسەپاندنی حجابی ئیجباری و اعتراضاتی ژنان و ئەگەر لە درێژەی ئەو خەباتە ئەو شۆڕشە کۆمەڵایەتیە بێت کە لە خەرمانانی 1400 دەستی پێکرد و بە شۆڕشی ژینان ناسێنرا، ئەگەر ئەم دوو خەباتە ئەم دوو اعتراضە بچنە لای یەک و پشتیوانی لە یەکترین بکەن و لە ئاستی یەکا بچێش دروشمەکانیان ببنە دروشمی ئەو لایەنی مقابل و بە شێوەیەکی خولاسە بڵێم هەڵسوراوە هەڵسوراوی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هاوپشتی یەکترین بکەن و لە ئاستێکە اعتراض بەڕێوە برن، قەتعاً داهاتوویەکی گەشت لە دژی کۆماری ئیسلامی لە 1403 چاوەڕێکرێت لە دژی کۆماری ئیسلامی و بواتە تەواوی کرێکاران هەموو خانەنشینکراوەکان ئێستا ژیان و گوزەرانیان تاوانباری سەرەکی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەوزانن. چونکە وتم بەشێک لە بودجەی سەرفی مەسایل نظامیە کرێت، شەڕی سەرفی هێزە نیابەتیەکانە کرێت لە دەرەوەی ئێران، سەرفی مەسایلی دژایەتیکردن لەگەڵ ئازادیە کۆمەڵایەتیەکان وەکو حیجاب بکرێت، نەهاتهای مربوط بە مەسەبی تایە تەقویەتەکرێت. تۆتم شاکە بۆ دۆزینەوەی مانگ لە جێژنی ڕەمەزان و قوربانە ئۆرگانێکیان دروست کردووە، نەهادێکیان دروست کردووە، مانگانە کۆڵێک پۆڵیان پێدرێ بۆی کە لە ساڵە 2 جاریان جارێک بۆ دۆزینەوەی مانگ و لە ئەوڵی ڕەمەزان و ئاخری ڕەمەزان فقط شۆڵیانەوە مانگ بدۆزنەوە، کۆڵێک هەزینە و بودجەی دەوڵەت سەرفی ئەوانە ئەکرێت. بۆ یەکە بە هەمویان پێیان وایە، چ ژنان، چ کرێکاران، چ گەنجی تینوی ئازادی، چ خوێندکارێک کە بەهۆی اعتراض لە دانشگا دەرەکرێت، چ ئوستادە دانشگایی کە ئێستا بۆ چکۆلەترین خواسی خوێندکاری لەسەر کارەکەی دەرەکرێت، تعلیقەکرێت، بازداشتەکرێت. تەواوی ئەمانە ئەزانن هۆکاری سەرەکی هەموو نەهامەتیەکان کۆماری ئیسلامیە و چاوەڕوانەکرێت کە خەباتی ئەمانە نزیکتر بێت و بەگشتیتر تودەیتر شەقامەکان لە دژی کۆماری ئیسلامی قەرباڵەکرێت. ئەم پێم وایە خوشبینم بەوەی کە لە داهاتووە لە ئەگەری نزیک بوونەوەی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە یەکترین و درێژە پێدان بە خەباتیان کۆماری ئیسلامی بەچوو بێت. زۆر باشە هاوڕێ کوێمە کاتەکەمان زۆر کەمە، بەڵام دوو پرسیار هەیە. من داوای لێبوردن لە بینەرە ئازیزەمان کە بە ناوی ئاسۆ لە بانەوە پرسیاری کردووە، بەڵام لە چوارچێوەی ئەم باسەیە مەدانیە، بەڵام پرسیاری کەمان لە شاری سەقزە و بەناوی میلات هەیە. دووسێتی ماندوو نەبن، دیارە میوانی بەڕێستان خۆی ئاماژەی بە هەموو ئەم
کێشە و گرفتەی کە ئێستا لە ئێراندا هەیە کردووە. بەڵام دەڵێ کەسانێکن کە بەدامرکانەوەی خۆپیشاندان لەسەر شقام دەڵێن لە دوای شۆڕشی ژینە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیە دامرکاوە کۆتایی پێهاتوە شکستی خوارد. ئایا ئەو ئاسۆی خەباتی جەماوەری بۆ ساڵی داهاتوو ئێوە چۆن نەبینن؟ جواب وەڵام بە پرسیاری پێشوە باسم کرد بە ئامار و ئەرقام و بە عەدەدی ژناومان برد، بە حزوری ژنانی بێحجاب لە میترۆکان و لە سەر شەقام ناومان برد، بە ئاعترازی گەنجان، بە ئاعترازی کەسانێک کە لە دنیای مەجازیە خەریکی هەر لە ناو خودی وڵاتە لە دژی کۆماری ئیسلامی خەریکی تەبلیغەکەن. بە هەموو ئەوانە بڵێم شۆڕشی ژینە شێوازێکی تری بەخۆوە گرتووە. بەڵێ دانەمرکاوە، سەرکوب نەبووە، شێوازەکەی گۆڕاوە. ئەگەر تەواوی ئەو خواستانەی کە لە شۆڕشی ژینە ئێستا چاوی لێ بکەین بەڕوای من خەڵک بوێرتر بوون. خەڵک فقط تەنیا و تەنیا تەجروبەیان وەرگرتووە لەو شۆڕشە ئەوەی کە بیانەوێت بە هەزینەیەکی کەمتر، بە خوێن ڕۆشتنی کەمتر و بە تەلەفاتێکی کەمتر چۆک بە کۆماری ئیسلامیدا بدەن درێژە بە خەباتدەن. وەگەرنە شۆڕشی ژینە لە قاڵبێکی تر و شێوازێکی ترە کەماکان بەردەوامە. ئێستا ژوتم هەر لە خواستە سنفی کرێکاریەکان و تا خانەنشینان و پەرسەران و معلمان و خوێندکارانی زانکۆ و خوێندکارانی مەدرسە و وسادانی دانشگا و ژنانی سەرشەقام هەمووی ئەومان پێڵن کە ئەو شۆڕشە نەخەوتووە، درێژەی هەیە، بەڵام قاڵب و شێوازێکی نوێ بە ئەزمون و بە تەجروبە وەرگرتن لە ئەو شۆڕشەی کە لە 1401 دەستی پێکرا بەوە ئەیانەوێت کەم هەزینەتر و مسمری سەمەرتر بچێتە پێش. زۆر باشە هاوڕێیاکۆ، من پرسیارێکم نییە چون کاتەکەمان کەمە. لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەتانوێت ئاماژە بە خاڵێکی نەوتراو بکەن فەرموو. زۆر سپاس هاوڕێ ئەمیر. من هەوڵمدا لە چوارچێوەی ئەو معلوماتی کە خۆم هەمە مەجموعەیەک باری ئابووری و ژیان و گوزەرانی خەڵکشی بکەینەوە. من دڵنیام کە کەسانی پسۆرتر و شارەزاتر لەم بوارە ئەتوانن بە ورتر بە ئامار و ئەرقامی دەقیقتر ئەم بوارەشی بکەنەوە. بەڵام ئەوەندە هەم ئێوە شاگادارن لە ئەوڵ و لە سەرەتاوە باسان بکرد هەموو خەڵکیش کە بەشی اقتصادی و ئابووری ژیان و گوزەرانی خەڵک بەشێکی ئێژگار گرنگە، چون هەم مربوطە بە ژیانی ڕۆژانەی خەڵک و هەمیش بە داهاتووی سیاسی و مانەوەی کۆماری ئیسلامی گرەی خواردووە. پێویستە لەسەر ئەو بەشە زیاتر بۆ سین و زیاتر وەربینەوە. جارێکتر سپاسان دەکەم، دەستان خۆش بێتمانونم. زۆر سپاس بۆ بەشداریت هاوڕێ ئاکۆ ئەنووری، ئەندامی کویتەی ناوەندی کۆمەڵە. سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، من جارێکی تر داوای لێبوردن لە بینەری ئازیزمان ئاسۆ کە لە بانە و پرسیاری ناربوو داوای لێبوردن دەکەم چون باسەکەمان لە چوارچێوەیدا نەبوو، بەڵام هەفتەی داهاتوو لەسەر ئەم پرسیارێکەوە ناردوتانە باسمان دەبێ و حتمما لەوێ لەگەڵ میوانانی ئازیز دەخێنە بەر باسی لێ کۆڵینەوە. زۆر سپاس بۆ بینەرانی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بابەتێم شەویشمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویستیش بوێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرتێت. تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە. نایانەوەی هەتا و هەڵبێ لە دارستانی ئاوێنە کۆتری ئاشتی ئەخرە بگرێ خەونی مناڵانی دەریا دایکی ئاوارە